بۆ چارەسەری کێشەکانی شارۆچکەکە سەردانی کەربەلا بکەن. نوێنەری کۆمەڵی ئیسلامیش لە کۆبوونەوەکاندا دەڵێ هەموو لایەک پەرۆشن بۆ باشکردنی بارودۆخی ژیانی هاوڵاتیانی خورماتوو. بە مەبەستی بە دوواداچوون و چارەسەری کێشەکانی خورماتوو وەفدێکی باڵای شیعەکانی کەربەلا بە نوێنەرایەتی عەلی سیستانی مەرجەعی باڵای شیعەکانی عێراق سەردانی خورماتوویان کردو لەگەڵ ئیدارە و حزب و لایەنە سیاسیەکان و مامۆستایانی ئاینی و کەسایەتەکانی ئەو شارە کۆبوونەوە. لە کۆبوونەوەکەدا بڕیاردرا وەفدێکی هاوبەشی لایەنە کوردیەکان و تورکمانەکان بۆ چارەسەری کێشەکانی خورماتوو سەردانی كربلاء بکەن. إن شاء الله تعالى تم اللقاء بالأخوة الأحزاب ورؤساء العشائر والأخوة المثقفين وكذلك رجال الدين، وإن شاء الله تعالى تم الاتفاق على عقد لجنة مشتركة إن شاء الله. وإما داواش من كردوا كأم لجنة بس هات النبيت وبس النبيت إجراءاتي جدي بكريت وحول بدريت أو خالة لاوازاني كهيا لا ڕێکەوتنەکانە کە جێبەجێ نەکراوە و کۆمەڵی خاڵێک کە پێویستە کا جێبەجێ بکرێ بۆ نمونە قەرەبووکردنەوەی خەڵک گرنگترین خاڵ بۆ کە ئێمە باسمان لەسەر کرد لەسەری ڕاوەستاوین و دیاریکردنی ئەو کێشانەیش کە لە ناو شار بۆتە هۆکاری کێشەکان و ئەو بربەستانە ببینن کە لە ناو شارە دروست کراوە و من دڵنیایشم مەراجعی عولیای کەربەلا نەجەف هاتوونەتە سەر خەت ئەیانەوێتیش کێشەکان چارەسەر بکرێەوە ئەو ڕووداوانەی کە ڕوویاندا ئینشەڵا جارێکی تر دووبارە نەبێتەوە. ئەم سەردانەی نوێنەری باڵای شیعەکانی کەربەلا بۆ خورماتوو لە کاتێکدایە هەفتەی ڕابردوو وەفدێک کە لە مامۆستایانی ئاینی و کەسایەتیە کوردەکانی خورماتوو پێک هاتبوون سەردانی کەربەلایان کردو لەگەڵ نوێنەری سیستانی کۆبوونەوە. مامۆستایەکی ئاینی کە هاوکات سەرۆکی وەفدە کوردیەکە بوو بۆ کەربەلا دەڵێت مەرجەعی شیعەکانی عێراق بە هەڵە بارودۆخەکەیان پێگەیەندراوە بۆیە هیوای خواست کۆبوونەوەکان بەرهەمیان هەبێت. نوێنەری کۆمەڵی ئیسلامیش لە کۆبوونەوەکە دەڵێت هەموو لایەک بە پەرۆشن بۆ باشکردنی بارودۆخی خورماتوو. هەموو بابەتەکانی شارمان تاوتوێ کرد، هەموو کێشەکانمان تاوتوێ کرد و ئەوان تەوەقعیان نەکرد ئەو پێشوازیە گەرمە بکرێن، چونکە پێچێ وا تێگەیاندرا بوون کە میلەتی کورد خەڵکی کورد لەم شارە پێشوازی گەرم ناکا یاخود مەنتیقە و ناوچەکانیان ئارام نییە بۆ دانیشتنی لەم شێوە، بۆیە هەمووی بە پێچەوانە بوو. ئەوان خۆشحاڵیان دەربڕی کە ئێمە ئەو شێوە دانیشتنەمان سازدا و داوایان لە ئێمە کرد کە ئێمە وەفدێک تەشکیلکەین، لیژنەیەک تەشکیلکەین لە هەموو چین و توێژەکان و تەشکیلمان کرد حالەن لە 8 کەس پێکاتووە چن لەگەڵ لایەنی تورکمانیشا دانیشتنەکەن داوا لەوانەکەن ئەوانیش لیژنەیە تەشکیلکەن بۆ ئەوەی بە هەماهەنگی هەردوو لە مەولا سەردانەکانمان ئەنجام دەین و دانیشتن ئەنجام دەین بۆ ئەوەی بگەین بە چارەسەر. چوونی وەفدی کوردیش بۆ کەربەلا ئەوش جێگەی دەستخۆشیە، ئەو شتێکی زۆر چاکە لەبەر وەکو موسڵمان بەڕاستی ئەبێ لەگەڵ سوڵحا بین وەسوڵح و خەیر. هاتنی ئەمانیش وایان لێ خوێندنەوە کە چۆن پێشوازیەکەیان زۆر گەرم بوو لەگەڵ وەفدەکەمانە هاتنیانیش زۆر بەم سەریعیە هاتن بۆ ئێرە وا خوێندنەوە کە بتوانن کەمێ لە کێشەکانی دروست خورماتوو کەم بکەنەوە و ئەو نەزڕەیەی کە گەیە تا ئەوان لەلایەن نوێنەرەکانی خۆیانەوە لێرە نەزڕەیەکی خراپ بەرامبەر کورد و بەرامبەر خەڵکی ئەم شارە ئەو نەزرە بگۆڕێت لە بەرچاویان. کۆبوونەوەی لایەنەکانی خورماتوو هەوڵدان بۆ باشکردنی بارودۆخەکە بەردەوامیان هەیە. پێدەچێت نوێژی بە کۆمەڵی مامۆستایانی ئاینی و نوێنەری مەرجەعی باڵای شیعەکان ببێتە هەنگاوی تەبایی و پێکەوە ژیان بۆ ئاساییکردنەوەی بارودۆخی قەزای خورماتوو. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، قەزای خورماتوو. لێژنەی بەڕێوەبردننی بەرنامەی بەخشین بە مەبەستی خۆڕێکخستنەوە و داڕشتنی پلانی نوێی کارکردن بۆ